باشید باشید بە ناوی خۆی گەورە و میهرەبان بۆ ڕایگەشتی ماوەی 13 ڕۆژە زوبێر برادۆسی ڕۆژنامەنووس و پەیامنەری ئاژانسی هەواڵی ڕۆژنویست لە سیدەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی سەر بە دەسەڵاتی زۆنی زەرد دەستگیر کراوە و چارەنووسی نادیارە و دەستگیرکردنی برادۆسی لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا وەک ڕۆژنامەنووسێکی چالاک و بوێر هەواڵ و زانیاریەکانی دەڤەری برادۆسی بۆ هاوڵاتیان و جیهان گواستۆتەوە و ڕایگەشتی لە پێشێلکردن و بەزاندنی خاکی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئاگادار کردوتەوە و هیچی تر کە ئەو کارەش ئەرکی هەر تاکێکی ئەم وڵاتەیە و هیچ هەنگاوێکی نایاسایی تێدا نییە و کارێکی میدیاییە. لەم ڕوانگەیەوە گومان دەکەین کە دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەتی هەندێک لە جهەتی ئەمنی و حیزبی لە پێناو بەرژەوەندی تایبەت بە حکمی ئەو دەسەڵاتەی کە ئەو دەسەڵاتە ڕەهایی کە هەیەە دەیانەوێت سنووری ئازادیەکان بەرتەسک بکەنەوە بۆیە هەریەکێک لە ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و چالاکمانان دەبێت چاوەڕێی ئەو چارەنووسە بن کە زوبێر برادۆسی ڕوبەڕووی بۆتەوە. بۆیە دەستگیرکردنی محکوم دەکەین و نابێت دادوەران و حکومت بێ دەربەست بن لە ئاس ژیان و گوزەران و چارەنووسی خەڵکی بەژمێنێتی کوردستان بەگشتی و چالاکوانان و ڕۆژنامەنووسان بە تایبەتی. ئاشکرایە کە لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتداران بە هەر شێوەیەک بێت هەوڵیان داوە ڕێگری لە کاری ڕۆژنامەنووسی پیشەییدا بکەن بە کوشتن و دەستگیرکردن و هەڕەشە و تەنانەت زۆر جار بە سوکایەتی پێکردن و دەست بە سەرداگرتنی کەلوپەری ڕۆژنامەوانی و میدیایی. لێرەوە بە دەسەڵاتداران و بەرپرسان و هەر سەرۆکایەتەکەی کوردستان و بەغداد دەڵێن خوێن و چارەنووسی زوبێر برادۆستی و گشت ڕۆژنامەنووسان و هەڵسوڕاوانی چالاکی مەدەنی و ئازادی خوازان و خەڵکی کوردستان لە ئەسۆی ئێوەی حکومڕاندایە و دەبێت بە زووترین کات چارەنووسی زوبێر برادۆستی ئاشکرا بکرێت و بە پێی یاسا مامەڵەی لەگەڵدا بکرێت. ئەرچی نەتەوەی یاسایی دەسەڵاتداران پاراستنی سنوورەکان و سەر و ماڵی هاوڵاتیانە نەک بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و ڕێگریکردن لە هەواڵی پێشلکاری داگیرکاری هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی داگیرکاری ئیقلیمیەوە بە تایبەت تورکیا. ئازادی بۆ زوبێر برادۆسی 2 ئابی 2019 چالاکوانان و ڕۆژنامەنووسانی دەڤەری ڕاپەڕین.